سلااوان لێبێت لە بەردەم قوتابخانەی هاونازم لە سنتەری قەزای ناوەندی سۆران دیارە ماوەیەکە ژمارەیەک چالاکوان بە خۆبەخشی لەسەر دیواری قوتابخانەکان ئاڵای کوردستان دەنەخشێن و نوێشی دەکەنەوە. جگە لەمە ئەم تایانەی کە بەکاردێن بۆ ئۆتۆمبیل تاکان لە نێو قوتابخانە دائەندرێن و دواتر بە سبۆغێک ئاڵای کوردستانی لەسەر دەنەخشێنێت. ئێستا دوو چالاکوان لێرە لەسەر دیواری قوتابخانەی هاوناز خەریکی نوێکردنەوەی ئاڵای پیرۆزی کوردستانن. من بەبێ ئاگایی دەچمەلایەن و بزانم ئامانز لەو چالاکیە چییە کە ئەوان ماوەیەکە وەکو چالاکوان یاخود وەکو ڕێکخراوی وار بۆ پرسە ژینگەکان لە ئیدارەی سربەخۆی سۆران کاری نۆژەنکردنەوەی ئاڵا و هەروەها نەخشاندنی دەکەن. ڕاستەخۆ دەسمە لای کاک سیروان. ماوە سیروان سلااوت لێبێت. ماندوو نەبێت. ئامانز لەو چالاکیەوە چییە؟ بنای خودی مازن دلوان خیر بین یکم جا خیر هاتون کن او ما کور خروار پاراستان جنگی او ما چند روز محلمت کا درست کردن آلای کردستان چندین دیادی جنگی نام قطبخانه دامد دید آمان جماعه هم زیادتر پیام هوشیاری و جنگی و انتمای اجتماعی جیب گرینگی دام به آلای کردستان که یک شرم زاله نتابه کاری کرده کردستانه مدل سر دیوار قطبخانه نجات میکنه و درست بکنه همه کوچران میگه جنگی و اجتماعی نتابه بیت پیام یک بو ناندت خواندن دعانا و نوی برادیایی تو پیدیایی بدانید آلای کردستان چه آلایی که چه رنگ پیکاتی و بچه آلای هیاو چه قربانی داد تا آلای چی بیا مجبور سرجم ناندت قطبخانه اداره سر بخطوره تو آنها ده بکره خراب پارتن جنگی ام بشه نجات میکنه و درستش بکنه و بلش آلا و چندین دیاردی جوانیش تو اکو طو آوانه ناندت باغچه قطبخانه دا مدل رنگ بکنه و اکو سیمایی که جوان بدین دور خو و ناندت خویت خندن دا زیادتر ام بشین آلای کردستان و کرم زکاناتی و سیمایی که جوان بناند خندن دیار بکنه. تاکسیران قطبخانه لوانه دیواره پیوستی بو به آلای کردستان لسر بنخشنده چون همه هنجی لگالی و درسته. اما که پیش دست به درست کردنی آلا بکنه یکم جاری ما سردانی ناندکانی خندن دیگه رخصتیان لیورد دیگه این لراسته خوی من نتونی ما آلا کدر بکنی بالام بخوش حاله و هر با قطبخانه که ما سردان که بس سینگی که فراوان خیراتن ما کرده و هاکاری ما بینه آنا ریان به مدت که بتونی نما آلای کردستان چام که لسر دیوار قطبخانه کنیان راستی اول جگه خوشحالیه که لنا ناندکانی خندن خوم حکوم مامسا وکو چالگمانه که جنگی و برفسیر خرای پاراتن جنگی انا وکو ارکی که اجتماعی و جنگی که بتوانم خدمتی آلای کردستان بکم لنا ناندکانی خنده خود من عزیزی دیاره کاکسیروان هاوکارێکشی لەگەڵا سومەیا خان ئەویش هەر هاوکاری کاکسیروان و نیگاچێش است. سومەیا خان سلااوت لێبێت پێم بڵێ دروستکردنی ئاڵا لەسەر دیوار قورسرە یان نوێکردنەوەکەی؟ وڵا دروستکردنەکەی چونکە سەرەتا بێ دیاری بکەی قیاساتەکەی بگری دوای سکێچ بکەی دوای ڕانکردن بەڵام ئەوە حاضر بوو بەس ڕانگمان کردەوە. درێژە بەو چالاکی ئەدەن؟ بەڵێ هەفتەی داهاتوو هەر بەردەوام ببێت. ماوەی چ بەشێکی پەیمانگە یاخود زانکۆوانێتەوە کرد؟ من هێشتا لە قوتابخانەم بەڵام بێجگەلەوەی هونەرمەندیشم بێجگەلەوەی کاری با بڵێن پرۆژێکی تایبەتی خۆشمەیان کاری خۆم هەیە. لەکەیەوە حەزت بۆ کاری وێنەکێشانوانە؟ من لە تەمەنی 13 ساڵ دەستم بە وێنەکێشی کرا بەڵام وەکو بڵێ ئیشکردن لە دەرەوە 4 ساڵە من لەنێ ئەو بوارە. بەڵێ مامنون سەلامە بەخێر بن. وە گوتم ئێستا دیواری ئەم قوتابخانەیە کە پێشتر بۆیاغەکەی وەکو پێویست نەبوو ڕەش بووبوویەوە بەهۆی ئەوەی هەم باران و هەمیش کەش و هەوا ئێستا ڕێکخراوی وار کە دوو چالاکوان لێرە ئامادەیان هەیە دیوارەکە یاخود ئاڵای کوردستان نوێ دەکەنەوە بە بۆیاغی سوور و سپی و کەسک و لە نێو ڕاستەکەشی ڕۆژەکە تعبیر لە 21 نەورۆز دەکات. دیارە ئاڵای پیرۆزی کوردستان هەمیشە لای هەموو تاکێکی کورد جێگای ڕێز و پێزانینە هەر بۆیەش لە پێناو خاک و ئاڵای کوردستان چەندەها کەس جانی خۆیان پێشکەش بەم خاکە کردووە و تا ئێستاشی لەگەڵدا بێت ساڵانە لە هەرێمی کوردستان یادی ڕۆژی ئاڵا دەکرێتەوە بە چالاکی زۆر بە زۆر و هەموو چین و توێژەکانیش ئاڵای پیرۆزی کوردستان لای خۆیان خۆشیان دەوێت و بە بەرزی بۆ هەمیشە دەمێنێتەوە.